لە هەرچوەیەک بینەرمانن سڵاوتان لەبێت گەشتێکی هەواڵەکانتان پێشکەش دەکرێت. پرۆژەیەکی گرنگی پیشەسازی لە ئیدارەی سەربەخۆی سۆران مۆڵەتی پێدرا. لە ڕەواندەز ڕێگری دەکرێت لە بڵاوبوونەوەی نەخۆشی تای خوێنبەر بوون. چەند پرۆژەیەکی خزمەتگوزاری لە ناحیەی قەسرێ جێبەجێ دەکرێت. دووبارە سڵاو. دوای هێنانە کایای بەڕێوەبەراتی گشتی و بەرهێنانی سۆران مۆڵەتی کارکردن بە چەند پرۆژەیەک دراو لە سێکتەرە جیاوازەکان بۆ یەکەم جاریش لەسەر ئاستی ئیدارەی سەربەخۆی سۆران پرۆژەیەکی گرنگی پیشەسازی مۆڵەتی کارکردنی پێدرا و بەو هۆیشەوە دەرفەتی کار و دابینکردنی پێداویستی ناوخۆی زیاتر دەبێت. دلوان عومەر بەڕێوەبەری گشتی و بەرهێنانی سۆران بە ئازاری کرمانجی ڕاگەیاند مۆڵەتی دروستکردنی کارگەیەکی پیشەسازی لە ئیدارەی سەربەخۆی سۆران لە قەزای خەلیفاندرایە کۆمپانیای ڕۆژی ڕۆشن بە ناوی کارگەی ڕۆژی ڕۆشن بۆ بەرهەمهێنانی چیمەنتۆ. دلوان عومەر ئاماژەی بەوەش کرد تێچووی پرۆژەکە دەگاتە نزیکەی 20 ملیۆن دۆلار لەسەر ڕووبەری 48 دۆنم زەوی. دروستکردنی ئەم کارگەیەش دەبێتە هۆی بوژانەوەی ئابووری ناوچەکە و ڕەخساندنی سەدان هەلی کار. دکتۆر زاهیر تاهیر بەڕێوەبەری بنکەی ڤێرتنەری ڕواندز بە ئازاری کرمانجی ڕاگەیاند لە سنووری قەزای ڕواندز تیمێکی تایبەت دروستکراوە بۆ لێدانی دەرزی لە ئاژەڵی گەورە، شوشتنی مەڕووبزن، هەروەها ڕەشاندنی شوێنی مانەوەی ئاژەڵەکان لە حەسارەکان بۆ ڕێگریگرتن لە بڵاوبوونەوەی نەخۆشی تای خوێنبەر بوون. بۆ ئەمە بەستەش دەرمانی تایبەت لەلایەن بەڕێوەبەراتی گشتی سامانی ئاژەڵ و ڤێرتنەری هەولێر دابین کراوە لە مەفتەیەشدا هەڵمەتەکە دەست پێ دەکات. گوتیشی تا ئێستا هیچ حاڵەتێکی ئەو نەخۆشیە لە سنووری ڕواندز بڵاو نەبووتەوە، بەڵام داوا لە هاوڵاتیان و خاوەن مەڕووماڵات و ئاژەڵداران و موختاری گوندەکان دەکەین لە کاتی دەستپێکردنی ئەو هەڵمەتە هاوکاریمان بکەن بۆ ئەوەی بتوانین ڕێگری لە بڵاوبوونەوەی ئەو نەخۆشیە بکەین، چونکە زیاتر لە ڕێگەی بوونی گەنە، قڕنە و پند لەسەر ئاژەڵەکان ئەو نەخۆشیە دروست دەبێت و دواتریش لە ڕێگەی خوێنەوە بۆ مرۆڤ دەگوازرێتەوە. ڕاگەیاندنی سەرۆکایەتی شارەوانی قەسرێ بڵاوی کردوتەوە دەستکراوە بە جێبەجێکردنی پرۆژەی دانانی ئارامکۆی جۆری پلێت تیر یاخود پلێت تیرە، دروستکردنی باڵ بە کۆنکرێت و شیش و پڕکردنەوەی بە شێوەی ئەندازەیی. ئەم پرۆژەیە لەسەر پێشینەی بەڕێوەبەراتی گشتی شارەوانیەکانی سۆران جێبەجێ دەکرێت بە مەشهەرد و گەڕەکی برایەتی و گوندەکانی بەردەشان و وەڵزێ بە یەکتری دەبەسترێنەوە و بە تەواوبوونی و پردە ئاسانکاریەکی باش دەبێت بە مەبەستی هاتوچۆکردنی خەڵکی ناوچەکە و دەوروبەری. ئەوەش خراوەتە ڕوو بەڕێوەبەری ناحیە و سەرۆکی شارەوانی قەسرێ لەگەڵ تیمێک سەردانی چەند کۆڵانەیەکی گەڕەکەکانی ناوسەنتەری ناحیە قەسریان کرد بە تایبەت ئەوانەی کۆنکرێتیان قێڕ نەکراون بۆ ئەوەی لە داهاتوودا خزمەتگوزاری پێویستیان بۆ جێبەجێ بکرێت و لە چوارچێوەی کارەکانی کابینە نوێمی حکوومەتی هەرێمی کوردستان. بەڕێوەبەراتی هاتوچۆی هەولێر لە ڕاگەاندراوێکدا شوفێرانی بارهەڵگر ئاگادار دەکاتەوە کە ڕۆژانی هەینی ڕێگا بە ئۆتۆمبیلی بارهەڵگر نادرێت لە ڕێگای هەولێر بەرەو شەقلاوە و ناوچە گەشتیارەکان هاتوچۆ بکەن. بەڕێوەبەراتی هاتوچۆی هەولێر ئاگاداری شوفێرانی بارهەڵگر دەکاتەوە کە ڕۆژانی هەینی لە کاتژمێر 8 بەیانی تاوەکو 8 ئێوارە یاخود 8 بەیانی ڕۆژی تواتر هاتوچۆی ئۆتۆمبیلی بارهەڵگر لە ڕێگای هەولێر بەرەو شەقلاوە بە ئاراستەی تونێلی پیرمام و شوێنە گەشتیاری و سەیرانگاکان قەدەغە دەکرێت و پێویستە بارهەڵگرەکان بەم ڕێگانەدا هاتوچۆ نەکەن و پابەند بن بە بڕیارەکە. هەروە دەڵێت تاو کاتێکە ڕێگای گونجاو بۆ چۆی بارهەڵگرەکان دابین دەکرێت بڕیارەکە بەردەوامی دەبێت. لە دوا هەواڵ سەرۆکی ئەنجومەنی ئاڵوگۆری دراو لە قەزای ناوەندی سۆران بە ئازاری کرمانجی ڕاگەیاند ئەمڕۆ شەمە لەگەڵکردنەوەی بازاڕی ئاڵوگۆڕی دراو نرخی دینار بەرامبەر بە دۆلار ڕووی لە بەرزبوونەوە کردووە. هەروە لە بەشتێک لە دراوەکانی دیکەش بەرامبەر دیناری عێراقی گۆڕانکاریان بەسەردا هاتووە. سەرۆکی ئەنجومەنی ئاڵوگۆڕی دراو لە قەزای ناوەندی سۆران ئاماژەی بەوەش داوە کە بەرزی و نزمی دۆلار کاریگەری کردوتە سەر بازاڕ و تومەنی ئێرانی بەشێک لە دراوەکان بەرامبەر دۆلار دابەزینی بەرچاویان بەخۆیەوە بینەوە. هەروە سەرجەم دراوەکانی دیکەش گۆڕانکاریان بەسەردا هاتووە.
ئەمڕۆ نرخی دۆلار 100 دلار بە 145,750 دینار بوو، هەروە 100 دلار بەرامبەر بە تومەن بە 5,750,000 تومەن مامەڵەی پێوەکراوە. با هاوکاری هاوکارانمان لە کۆنتڕۆل هەواڵەکانمان پێشکەشکردن هەر شاد بن.